لسر اشکره کرنا دوسین گندلی و بهدردانا سامان گشتی دسازین حکومی دا تلویزیون انارتی بویا جدرک سرکی جبوی هر دو رخراون امریکی و نافخویی. روژا سیشمی لباجار هفلیری هر دو رخراون استوب دجی گندلی و نیدا امریکی داوی پروژه خود دانا خویا کرن و تیدا در کتبو بریکا راپورتین میدیایی چافدیریا پرسا گندلی لسازین میری ین حرم کرنه. هر دوی لیسته دا تلویزیون انارتی یکم کاناله و روزنامه آبینه جی یکم روزنامه دجی گندلی هاتیه دست نشان کرن. رخراو استوب دجی گندلی ده بجه بریکا میدیای نافخویی چافدیریه که هور لسر دوسین گندلی و به هدردانا سامان انگشتی کرنه و ناوروکا راپورتین خو دانا دسته نزاهه و داواکار گشتی حرمه. ئەوەی کە بێمە زۆر بەلایمە و گرنگە و راپۆرتانە بڵێن بەڕوویەکی پرۆفیشناڵانە ئامادەکرابن واتە ئەو بەڵگانێک کە تێدا خراونەتەوە ئەو لێدوانانە بڵێن سەرچاوی ڕسمی بن و پژڕاست کرابنەوە و NRTژ یەکێکە لەو میدیانێکەوە ئێمە لە ماوەی ساڵی ڕابردوو بڵێن لیژنەکەمان بەردەوام ڕووماڵی ئەو بەدواداچوونانی کرۆ بەشێک لەو بەدواداچوونانەش ئێمە داومانتەوە کەنال لە ڕاگەان کە داواکاری گشتی بڵێن ئیشی لەسەر کردوون. سروکی دسته نزاهه که دوی روی رسمی دا برحف و دا خویا کرن که سازی وان دیودا چون جوی گلک جوان راپورتا کرنه و بگره راپورتین رخراوا استوب جی. ڕاگەیاندنەکان بەڕاستی ڕست بکەین ئەوان شەشی باش دەکەن کە بەشێک لە ئیشی ئێمە دەکەن بەتەکید ئێمە وەری دەگرین و هەندێکیان دواداچوونمان بۆ کردووە بۆتە داوای برنجە زائیژ لەسەری و هەندێککە لە قۆناغی بەدواداچوون هەندێکیان ڕەنگە ڕەبتی بە اختصاسی ئێمەوە نەبێ بەڵام ئێمە لەلامامێ بەتەکید کە دەزانین بۆ داواکاری گشتی دەهێنین. داواکاری گشتی لە هەولێر ڕادگەهێنی لەسەر هەموو ئەو راپۆرتن کە لەسەر گەندەلیا بەرپرسên حکومی ji ber destê wan e yê dîvdaçûnê bikin bi taybet paş projeya çaksazîya Barzanî که هیوا گلانه هاتا راگهاندن. پروسه چاکسازی اوی جنابی سروکی هرم دستی پیکرده چندها دوسیه بو اما روانه کراون وکو دستی مافی گشتی و ایسا اما همویان بدواداچونی بوی دکین و اوانه پیویسی بر ریکار یاسایی بیت ریکار یاسایی لگل دکین بلام هر وقت گوتم امانه هموی پیویسی با تحقیق لیکولینه ولی دکریتنو بوی بزنید او بلگان راستن یان راستن چون که هندی جار وتنه وتی هندی کسن بلگیشتی تواونی ابیتن او بلگانه کو بکینوا بوی بتوانیم بدین دادگاه کن. نهوی گوی کپالمان کردستان دبی ناوندا یاسادانان و چاودیریان جکار کتیه هندک جی رخراوان با آلیکاریا نراستا میدیایان چاودیریا پرسا گندلیت کن و پین ناچه او راپورت و دیوداچون سرکفتی بن جبرکو گندلی تنه به اشکره کرن و دست نشان کرنه بن بر ناوه و گره دستلاتک بهز جبوی جیبی جکرنه هبه.